ڕەگ و ڕیشەی ئەنگاوەکانی ئەمریکا بۆ ئاراستەیەدا کە قودس وەک پایتەختی فەڵەستین بناسێنێت مێژوویەکی هەیە. لە ساڵی 1995 کۆنگرێسی ئەمریکا یاسایەکی دەرکرد کە باڵوێزخانەیەک بەدەر لە تەل ئەبیب لە قودس بکاتەوە، بەڵام هەربەپێی یاساکە لە بیل کلنتۆنەوە تا دۆناڵد ترەمپیش 6 مانگ جارێک جێبەجێکردنی ئەو یاسایان دواخست. بەڵام پێدەچێت ئەم جارە دۆناڵد ترەمپ کۆتایی بە چاڕوانی جوولەکە توندڕەوەکان بێنێت و بە بەردێک دوو چۆلەکەیان بۆ بکوژێت، هەمدان بەوەدا بنێت کە قودس پایتەختی ئیسرائیلە، هەمیش باڵوێزخانەکەی بۆ ئەو شارە بگوازێتەوە. We will move the American embassy to the eternal capital of the Jewish people, Jerusalem. ترامپ وەک لە بانگەشەکانی هەڵبژاردننیدا بەڵێنیدا بوو ئەگەر باڵوێزخانەی وڵاتەکەی بۆ قودس بگوازێتەوە، ئەوە هەڵگەڕانەوەیەک لە دەیان ساڵەی سیاسەتی دەرەوەی واشنگتندا ئەنجام دەدات کە تا ئێستا هیچ سەرۆکێکی ئەمریکا نەیتوانیوە هەنگاوی لەو شێوەیە بنێت، هەرچەندەم کارە حکومەتی ئیسرائیل دڵخۆش دەکات لە بەرامبەریشدا شەپۆلی تووڕەیی لە نێو وڵاتانی عەرەبی و ئیسلامی و هاوسۆزانی دۆسی فەڵەستیندا دێنێتە ئاراوە. لە ئێستادا ترەمپ دوو بژاردەی لەبەردەستدایە کە دەتوانێت بڕیار لە هەردووکیان بدە، دەتوانێت تەنها یەک دانەیان هەڵبژێرێت، هەمدان بەوەدا بنێت قودس پایتەختی ئیسرائیلە و هەمیش باڵوێزخانەکەی بۆ قودس بگوازێتەوە. بەڵام ئەگەر تەنها ئەوەی یەکەمیان هەڵبژێرێت و واز لە باڵوێزخانەکەی بێنێت هەر لە تەل ئەبیب بمێنێتەوە، پێشبینی دەکرێت کاردانەوەکانی بەرامبەری کەمتر بێت. بەڵام ئەمەیان لە بەرامبەردا جوولەکە توونڕەوەکان تووڕە دەکات، جگەلەوەش لای موسڵمانان و هاوسۆزانی قودس هیچ کەم لەند و هەنگاوە زیانی لەوی دیکە کەمتر نییە. جگەلەوەش هێشتا بە پایتەختدانانی قودس بۆ ئیسرائیل دوو بژاردەی نوێ لە بەردەم ترەمپدایە. ئەگەر بڵێ قودسی یەک پارچە پایتەختی ئیسرائیلە، ئەوە فەڵەستینیەکان و هاوسۆزانیان تووڕە دەکات، ئەگەر تەنها قودسی خۆراوە بە پایتەختی ئیسرائیلدا بنێت، ئەوە جوولەکە توونڕاوەکان لە خۆی تووڕە دەکات. لە ئێستادا لە ئیسرائیل 86 وڵات باڵوێزخانەیان هەیە، سەرجەمیشیان باڵەخانەی باڵوێزخانەکانیان لە تەل ئەبیبە، چەند وڵاتێکی کەم لە نێوانیشیاندا ئەمریکا کۆنسوڵگەری لە قودس هەیە. لە دوای ساڵی 1980ەوە کاتێک ئیسرائیل ڕاگەیاند قودس پایتەختی یەکگرتووی قەوارەکەیەتی، ئەو کاتژمارەیە وڵات کە پێشتر باڵوێزخانەیان لە قودس بوو دەستیان کرد بە گواستنەوەیان بۆ دەرەوەی ئەو شارە. دوجاری ساڵی 2006 هەر یەک لە وڵاتانی کۆستاریکا و سلڤادۆر باڵوێزخانەکانیان بۆ تەل ئەبیب گواستەوە. پێشتر ئەمریکا هیچ باڵوێزخانەیەکی لە قودس نەبوو، بەڵام کۆنگرێس ساڵی 1995 بڕیاریدا باڵوێزخانەیەک لە قودس بکاتەوە. لەو کاتەوە هەر یەک لە بیل کلنتۆن و جۆرج بوشی کوڕ و باراک ئۆباما 6 مانگ جارێک ئیمزایان لەسەر دواخستنی جێبەجێکردنی ئەو بڕیاری کۆنگرێز دەکرد. دۆناڵد ترەمپیش لە حوزەیرانی ڕابردوودا بە هەمان شێوە جێبەجێکردنی ئەو هەنگاوەی جارێک دواخست، بەڵام ڕۆژی دووشەمەی ڕابردوو کاتی ئیمزاکردنی دووەمی بوو، ئەو کارەی نەکرد. ئەمە نیشانی دەدا ئێستا کاتی بڕیارێکی دیکەی سەرشێتانەی دۆناڵد ترەمپە و بزانین چی لێ دەکەوێتەوە. They were all saying I did. So you had to know the story wrong. Never mentioned